وشارەزابوون لە تەوحید تۆ چۆن شارەزابی لە تەوحید و شرک ئەگەر نەزانی لەی شوێنی چۆن نەزانی پەروەردگارێکی خوای پەروەردگار و کردگارێکی خوای پەروەردگار و تەشریعەکە خوای پەروەردگار دیارەکە تۆ چوزانی شرک لە کوایە گەڕوای تۆ خوای گەورەکە فەرمێ وەلا یوشرک فی حکمه ئەحەدا تۆ چوزانی گەر نەیخوێنی چوزانی ئەم شرکە لە حکمە چۆن دروستە ئەمە تەشریعە ئەمە یاسا و ڕێسادانانە خوای گەورە فەرمێ ئەم لەهم شوڕەکاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله فەرمێت چما ئەوانە شەریکیان هەیە بۆ خوای پەروەردگاریان دیاری کردووە کە یاسا و ڕێسایان بە مخالفی دین بۆ دابڕژنەوانیش قبوڵیان بێ یاسا و ڕێسایە کە خوا مۆڵەتی پێ نەداون و پێ ڕازی نییە لەمە کتێبێکمان هێناوەتە بۆم 35 کتێبە ناوی چەسپاندنی شەرعە چەسپاندنی شەرعەکە 1000 نسخەمان لێ چاپ کردو برایەکی مسلمان 1000 دۆلارە 1000 نسخەی پێ چاپ بکەینەوە ڕاستە بە هەزارەکەی ئەو چاپ ناوی وەڵام هەزارێکی تری خرێتە سەر ئەبێتەوە بۆ کتێبانەوە دێتەوە بەردەستان کەوا بوو تۆ شارەزابوونت لە خودی شایەتمانەکە شارەزابوونت لە شرکیاتی تەشریعیش و چەسپاندنی شەرعیش بۆی بزانی کاریگەری چەند گەورەیە تۆ پێویستە شارەزای ئەوانە ببیتەوە بە کتێبەکەوێتەوە بەردەستی خۆ